شێوازی نوێژکردنەکەتان چۆنە کە ئەم شەو ئەنجامی دەدەن؟ شێوازی نوێژکردنەکەی ئێمە کەمێک جیاوازە سەراحەتەن. ئەم شەوە 24 مانگ ئەچینە کەنیسا هەر هەموومان بەیەکەوە و ئینجا نوێژ ئەکەین و ئەو شتانە. دوای نوێژکردنیش بە یەکتری جێژنە پیرۆزی ئەکەین، دوای ئەوە ئەڕۆینە ماڵە و جێژنە پیرۆزی لە خزمەکان ئەکەین و خێزانەکانیشمان ئەوانش کە دوورن لە ئێمە بە تەلیفۆن بەیان ئەکەین و ئەو شتانە. و ئینجاش دوای ئەوە کیت خواردن شتە خۆی سەر و پێشت. دوای ئەوەش تا هەر خواردنی کوردەواری بەکارێن. ئەی چۆن خواردنی کوردەواری زۆر خۆشە. جەژنەکە تەنها ئەم شەوەیە خۆت بۆ سبەینی ڕۆژانی دیکەچە چەند ڕۆژ دەخایەن یاخودە شەوێکە؟ ئەمڕۆ پێڵن کە شەوەکەی جژن 24 مانگ بەیانی 25 مانگە بەیانی جژنی ئێمەیە حتا 3 ڕۆژە 25 25 26 27. شێوازی نوێژکردنەکەتان چۆنە کە ئەم شەو ئەنجامی دەدەن؟ شێوازی نوێژکردنەکەی ئێمە کەمێک جیاوازە سەراحەتەن. لە یەکەمە ئاگرەکە سووتێنین چونکەوە ینی کە حەزەتی سەهاو، دوای ئەوەش ئیتر بینن. ئەم شەو چ نزایەک دەکەیت؟ زاکەم ئەوەیە کە هەر هەموومان ینی موسڵمان و مەسیحیەکان هەر هەموومان بەیەکەوە بژین و ئینجا بەیەکەوە ینی ئارامی و ئاسوودەییشمان هەبێ، هەر هەموومان ینی دەست بەدەست بین و ئینجا دڵخۆشیش بین. پەیامی ئاشتی و دڵخۆشیت هەیە؟ بەڵێ ڕاستە.